جوانی و ئەوەی کە عەرز کورد و تەنیشین بۆ ئەڵێن بۆ ئەڵێن شین بۆ سەوزە یەک بە دوواداچوونم کرد ئەڵێن بۆ نمونە لە کۆنە ئەها تۆنی شین و سەوز تۆزێک نزیک لە یەک بۆ هەنێک لە تۆنەکانی ئیترەها ئەم ناوی شینە بڕاوە بەسەر دەرودەشتا و زۆر جات لە جیاتی بڵێن سەوز بووە ئەڵێن شین بووە لەخوا بەزیابە ساڵێکی پڕبەرەکەت و پڕباران بۆ ئیترەها بەرە ئەو کەژ و کێوانایچیت گوڵاڵە سوورە هەر لە ناو شەقامک ناو شارەکانیشە هەنێک شوێنێ چاڵەوانی گوڵاڵە سوورە ئەو ناوچەیی سوور کردووە جا بۆیە باسی گوڵاڵە سوورم کرد ئەمڕۆ یەکێک لەو ڕۆژانەیە کە بتایبەت برا خوشکەکانمان بدوێ گوڵاڵە سوورەیە گەڕن ئەوە ژینگەیەکی تایبەتی خۆی هەیە تۆ زانی گوڵاڵە سوورە لە هەر ناوچەیەک هەبێت جوانەیەکی یەکجار جوانی خار بە سیمبۆل بۆ شەهیدەکانشدان خۆ خاکی کوردستانیش بە ناشکری خوانە بێت هەر شوێنێکی سەیرەکەی ئاودێری درراوە بە خوێنی شەهیدێک کوردستان هەر ناوچەیەکی کۆمەڵێک گوڵ و کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەیە چەند ڕۆژی ڕابردوو باسی گوڵی شلێرمان کرد ئەم گوڵە شلێرە لە ناوچەیەک لە ناوچە شاخاویەکانە دروست دەبێت لە کوردستانە واتوانم ببێتە جێگەی ئەوەی کە ئەمە ببێ بە نیشتیمانی ئەم گوڵە زۆر گوڵی کەمان هەیە لەوانەیە نیشتیمانی ئێمە نەبێت کە لە لای خۆشمانەڕێ بۆ چینەتە ناو شەتڵگاکان پرسیارمان کردو ئەم گوڵە چیە ناوێکی زۆر سیر و سەمەرەیان بێمەوتووە باشە بەڵام زۆربەی گوڵەکان کە هاتوون لە دەرەوەی وڵاتەوە هاتوون لێرە جارێکی تر نیشتیمانێکی کەیان یاخو کەشێکی تریان یاخو لە خانووە پلاستیکەکانە پەروەردەیان کردوون بەڵام ئەوەی کە بە گشتگیری باس ئەکرێ لە جیهانە هۆڵندا بە وڵاتی گوڵەکان ناسراوە بە زۆری توخمەکانی شوێنێرێ بە وڵاتەکانی تر بەڵام زۆر زانانش ئەینێرە سەرکەوە ناکا کە تۆ بتوانین لەسەری زیای بکەیت کۆپیەکەیمان بۆ نێرێ وای لێ کاها مەجای زیاکردنی زۆر نایڵێ بەڵام گوڵەکانیان زۆر جوانە بەڵام لای خۆشمان بیرمان نەچێت گوڵەباخیشمان هەیە زۆر جوانە گوڵەباخ بە چەندین جۆری جیاوازەمانە یعنی گوڵەباخمان هەیە لەوانەیە بۆ چەند ڕۆژێک بێت و خۆی ئەوەرێت گوڵەباخیشمانەیە ئەمە کە ئێستا لەسەر شەقامەکان و ئەمانەی کە کوڕکچە گەنجە جوانەکان هەیفرۆشن یاخود لەو بیتە بچووکانەی کە بۆ دیاری ئەیبەن بۆ ماوەی چەند ڕۆژێ مێنێتەوە ڕاست سروشتی بەڵام نەبوونی هەیە نە هیچ دەستکردیەکە بەوەشەوە دیارە سپرای بوونی سپرای لێیان ڕەنگی لێیان بریقەداریەکان بەڵام تۆ سێریکە گوڵەباخێکە لە ماڵێکە لە بەدەرگایەکە ڕوابێ چەند گەشت و جوانە یەک تۆ سەوایەکی سار دەبێکسە بە خۆی گەڵاکانی ئەوەرێ گوڵەباخیشمانەیە ئێستا بە شێوازی لە شێوازەکان چەندین جۆری جیاوازیان ناو گوڵەباخی هەڵەواسرێت باشە یعنی پەتی بۆ دروستەکەن ئەم گوڵەباخە گوڵەکانی بچووکترە باشە گوڵەباخشمانێ ماشەڵای لەبێ ئەمەنەیە گوڵەکە ئەنج بە ڕەنگە جیاوازەکانیش ئەمە پەمەیە ئەمە سوورە گوڵەباخی زەردەیە ڕەشەیە بە چەندی شێوازی جیاواز بەڵام ئەوی کە زۆر گرنگە بە سوورەکەی کە تۆزی جوانی پێوتێ بۆی تر ئیشەڵڵا جوانە بەڵامی تر سوورەکە ها بەرەو لای خۆشەویستێکە وا دیارە تۆ ئەم گوڵەباخە و ئەم ساڵڤالنتین پێشکەش کرد کە بەلاتەوە جوانە سوور نەوەڵا بەس گوڵەباخ بۆ خۆی هەر جوانیەکە بەخشێ بە باخ و بە ماڵ و زۆربەی کەسیش ئێستا ساڵانە زۆربەی ماڵ هەیە بڕۆ یەکسەر لە قەکدایەتێ لە ناو پەرداخی ئاواڵێ بڕۆمە بنێژاگەر لە ماڵەکەی ئاجۆ بە لە ماڵەکەی تۆشابێ یەکێک لەو گوڵانەیە باشیش بەرگاگرێ بێگومان زۆر باشیش گەشە ئەکات و بڵاو بێت باش ئەمە لەسەر ئەم ژینگەیە و لەسەر سەوزایی و لەسەر نەمام و لەسەر هەموو ئەو بابەتانەی پەیوەستە بە ژینگەوە خۆزگە بمتوانە وەکوی تۆتە قەرەندی هەزارێکی کوشت و کاڵ زانیاریم هەبووە ئەوەی کە ئەزمونم تیای هەیە بۆی کە منەی تر حەزم لە کوشت و کاڵ و نەمام ناشتم کردایە چکە بڕوا بکە ژینگەیەکی ئەمەنە جوانمان هەیە تۆ دەروونێکی ئارامت پێبەخشە خۆت چاڕوانی ناکی اینجا خاکێکی دەوڵەمەند و چی لە لای تەوەرەکانی ئەمڕۆمان یەکەم تەوەری ئەمڕۆمان کرد ئەمڕۆ مەراسیمی سەری ساڵی چوارشەمبە سوورەی ئیزیدیەکانە کە ئەمڕۆ ڕۆژێکە ئەتوانین بڵین بە گرنگترین ڕۆژ لای ئیزیدیەکان ناسراوە کە مەراسیمێکە کۆمەڵە تایبەتمەندی خۆی هەیە و کۆمەڵێک چالاکی جیاوازی خۆی هەیە و لە کوردستان و لە جیهانیشە بە شێوازە لە شێوازەکان ئەتوانین بڵین ئاهەنگێکی سەری ساڵی ئەوانە بۆ پشوشە لە لای خۆمان چکە بۆ خوشک و براکێ زیدیەکانمان ئەوان بەشێکی گرنگ کرد لە لای ئێمە و هەمیشە شانازیمان پێوەکردون و هەمیشەش لە هەموو بارودۆخێکە ئێمە لەگەڵیان نابووین بەڵام
بزین ئەم ساڵ چۆن یادەکاکەنەوە چۆن گرنگیان بەم یادەیەوە و چۆن توانیوانە بە شێوازە لە شێوازەکان لەگەڵ ساڵانی ترا جیاواز بێ و ئەوەشی گرنگە ئەوان بۆ خۆیان یادەکەی خۆیان بە بەرسی ڕاگرن تا چەند ئێمە هاوکاری ئەوانی تا چەند لە مەراسیمەکانە لەگەڵ ئەوانین بۆی کە ئەمە بە شێوازە زانیاری لەسەر وەربگرین ئێمە ئەمڕۆ میوانێکمان هەیە کە بتوانین هەم گفتوگۆ لەسەر بارودۆخی زیەکان بکەین هەم گفتوگۆ لەسەرەوە بکەین کە ئایا ئەم جەژنانیان چەند بە پیرۆزی ڕاگرن هەم لەسەر ئاستی جیهان و عێراق و کوردستانیش ئێستا زۆر بەڕێز کاک حاکم قاسم کەسایەتێکی زیدی کە بەڕێزیان لێرە ئامادەیە کاک حاکم فەرموو بەخێر بیت قانونی لە وایرەکانە ترسین شتێک بکەین بزانی لە پرسیارت خۆشحاڵ زۆر بەخێر جەژنیشتان پیرۆز بێت فەرموو باشێن خۆشحاڵ بووین یاخوا بەخێر بێ خێرچاو بن یاخوا خۆش بەخێر بێ یاخوا هەر تەمەنتان درێژ بێ و کورساتان عامر بێ یاخوا بەخێر بێ تۆ میوانی یەکەم جارمانی بەڵام هەموو جارێکیشکەیت شوێنێک تۆزێ نامە بێت پرسیار بکەی وانە چۆن بڕۆین کورسات بە مالی خۆمەزان ماڵی خۆتە بە دڵنیاییەوە ماڵی هەمووتانە یاخوا بەخێر کورسات نەک لە ڕووی جنابتان بێ کورسات کەنالێکی نەتەویە کەنالێکی پرۆفشنالە دوورە لە قڕەباڵغی تەشیرکردن بە خەڵکو و ئەو میدیایی کە ئێمە هەمانە بۆ شکاندنی یەکتر کوردستان خزمەتە کورسات خزمەتە ینی بەڕاستی تربیەتێکی جوانە ئەو جێکی شانازیە سپاس بۆ هەستە جوانەی بەرامبەر کورسات هەیە ئێمەش هەمیشە ئەو ڕێژکەیەمان گرتوۆتە بەر کە ببینە جێگەی متمانەی کەسانی وەکو ئێوە و ئێوەش بە ئێوە جوانین ئێمە بەڕاست زۆر سپاس یاخوا بەخێر بێ من سەرەتا پیرۆزبایی ئەم ڕۆژەتان لێکەم لە جەنابت و لە هەموو خوشبوو و برایسی دەکەم پێش هەموو تشتێک ئەم جەنگە بوەستێ ئیشەڵڵا لێن عادەتەن جەنگ وقودەکەی بەشەرە کشتوکە لە اقتصادە دوای ئەوە لەخوا ئەپارین کە ئەم جێشنە مایەی خێر بێ بۆ ملەتەکەی خۆمان کورد بەعام و هەموو جیهان خێرخوازەکانی جیهان هەمووی لەم ڕۆژە و ڕۆژانی تریش لە خێر و خۆشی بن بەرەو سلامەتی بڕۆن دوور لە حربکەون ئینشەڵڵا وابێجا ئەگەر حاکم قاسم بەڕێزت هەر سەرەتا من ببوورە تۆزێک ڕەنگە بەرزەکەمەن ینی جۆن قساکە ئەگە بەڕێزت هەر سەرەتا پێمان بڵیت کە جژنی چارشەممەی سوور نەریتەکانی چییە و ئەسڵەن سەرچاوەی ئەم جێژنە ئەگەڕێتەوە بۆ چی؟ ئەم جێژنە لە دیدی ئێزدیەکانەوە و بە پێ تاریخی شەگەر جنابەت بەرە و مێژووی حەڵەراتی عراقی کۆن بڕۆیی زۆربەی ئاینەکانی کۆن ئی کوردی و غێری کوردیش مەثەلەن میفرایەکان و غێر و غێر لەگەڵ طەبیعەت بوون لەگەڵ سروشت بوون زیاتر ئەم جێشنە ئەم ساڵە 6775 ساڵە یعنی چەندەها ساڵ پێش میلاد سۆمەریەکان و بابلیەکانە کردەم جێژنە بە مەراسیمێکی زۆر جوان و ڕێک و پێک و وابزانم 12 ڕۆژیت بوو لە عهدی بابلی 12 ڕۆژ بوون ئەم جێژنە کۆمەڵک مەراسیمی زۆر زۆر عەجیب هەبوو ینی ئەم جێژنە لە دیدی ئێزدیەکان و وابزانم تاریخێکی ڕێک و پێکی شەیە جێشنی خەلیقەیە ئی تەکوینی ئەڕدا ئەم هێلکەی کە من بە تەما بووم بۆتان بێنم بە سایقەکەم لێرە نەبوو بە سیارەی ڕایی جنابتان هاتم بە تەما بووم هێلکە و نوقل و شتەکانیش بۆتان بێنم ئەی خۆزگە بەتێنە ئەم هێلکە کاتێک کە خاوە ینی نەکولاوە تەشبیه ئەکەن بە دوڕەیەکە کە ئەشکێنی ئەو دوڕە کەشکا بێمەعنا ئەو ئەردەکە دواتر ینی چۆن ئەلێن بیدایەتی تەکوینەکە دەستپێکردنەکە کە ئەکولێنن ڕەمزەکەی ئەوەیە تەجمیدی ئەردە کە ئەو کاتە ئەرد تەجمید نەبوو بۆ ژیانی تێ نەبوو تەجمیدی ئەردە کە تەلوین ئەکرێ بەو ڕەنگان و ڕەنگە جوانەی بەهار
دوو دەلالەتی جوان ئەدا یەکێکیان چۆن ئەڵێن ینی تەلوینی بەشەر ینی ئەم ئینسانانە بە هەموو ڕەنگی خۆیان بە هەموو با بڵێن جیاوازیەکانی خۆیانی ئاینی و نەتەوی تەمثیلی ئەوەکە تاکیدی زیاتریش لەوە تەمثیلی ڕەنگاوڕەنگی بەهارەکە ئەو لە مانگی نیسانە ئەگەر جنابت بێی لە حسابەکانی پێشوو لێن ئەم جێژنە بە حسابی نیسانی شەرقیە نیسانی شەرقی تقریبا 13 ڕۆژ جیاوازە لەگەڵ حسابی میلادی لێن ئەمە پێش میلادی بووە هەگەر لێک بدەی هەر لە نەورۆز تقریبا نێزینگ ئێکترە بێ و عینی مەراسیمیش هەگەر جنابت بێی سیر بکەی زۆر نێزینگە لە یەکتر لەم جێژنە کە ئێمە لە شوێنی خۆمان بوون پێش ئەم ماڵوێران بوونە و ئیبادەوەوانە و ئێستش ئەوانەی لەوێ ماون عینی نەورۆز بەس یەک تشت جیاواز بوو لە نەورۆز ناڕۆن سەر گۆڕ و شتەکان لەم ڕۆژە کۆمەڵک شتی زۆر ڕێک و پێکە مەڕ و ماڵات ئەو بەرخ و کار و شتەکانە ئەدەن بۆ لای دایکیان هەتا شیر بخۆن ئەمڕۆ فریە یعنی ئەمە مرۆڤ ئیشی پیان نییە شیریان بەکار ناهێنێتەوە ئەرد ناکێلن لەم مانگەیە لەبەر ئەوەی ئاعتیقادی ئەو ئاینە کۆنانە و لە ضمنی ئەوانە ئاینێزدی لەم مانگەیە هەموو تشتە گەشاکە لە کورمێک هەتا بڕۆی دارێک هەتا بڕۆ سەوزاییەک هەتا ئەو شتانە لە ناو نەچن لەم مانگەیە ئەردەکە ناکێلن ژینیش ناینن لە مانگی نیسان لەبەر ئەوەی حساب ئەکەن لە کاتی بابلی و کاتی سۆمەری و ئەوانە ئەیانەوت خوداوەند دائەبەزێ احترامن بۆ ئەوە و مانگی نیسان اعتیبارەکەنە بووکی ساڵە نابێ بووکی تر بێنی لەبەر ئەوە مانگی نیسان خۆی بووکی ساڵە ئەمە کۆمەڵک دابوونەریتی خۆشی هەیە لەم جێژنە و جێژنێکی زۆر کۆن و ڕەسەنە باش کاک حاکم لەگەڵ ئەوەی کە لە مانگی چوارە ئەتانی بڵین وەرزێکی ژیانەوەیە بۆ هەموو زیندەوەرەکان ینی بۆ ڕووەکەکان بۆ مرۆڤەکان بۆ تازەبوونەوە بۆی کە جارێکی تر لە کۆمەڵێک گوناح و کۆمەڵێک تاوان دوورکەویتەوە لە لای ئێزیدیەکان تا چەند لەگەڵ ئەوەی کە کۆمەڵە دابوونەریتی خۆتانێ و لە ڕەنگکردنی هێلکەکان کە بۆ سروشتە و لە هەمان کاتیشا تێکەڵبوونی یەکتر لەگەڵ لە مەراسیمی جەژنەکەتانە ئەمە تا چەند جارێکی تر وەکو لایەنە کۆمەڵایەتیەکەی خۆتان وەکو لایەنە جەژنەکەی خۆتان وەکو لایەنە ئاینەکەی خۆتان جارێکی تر کۆبوونەوەیەکی تر بۆ ئێوە دروستەکە هەموو ساڵێک ئەمە ئەگەر جنابێت خۆستکە ئێستا هەرسێکمان هەرچەندە بارودۆخی ئێزدیەکان تەواو نییە بەڵام لەم جێشنە تایبەتمەندیەکی خۆی هەیە زۆر احتیمامی پێەکەن هەتا ون نەبێ هەتا زیندوو بێ خۆستکە ئێستا هەرسێکمان لەوێمان لە شنگال بوونەوە خۆزگە ئەو خەڵکانە عینی نەورۆزی خۆمان هەمویان گەنج و کچ و کوڕ و خەڵکی ئەوەی توانەی هەبێ ئەڕۆن بۆ مەزارەکانی ئێمە مەزارەکان هەمووی لە پەنای شاخەکەن ئێمە دیارە بە طبیعەت هەر لەو فەرمان و ئیبادانە دائیمەن پەنامان بردووە بەبەر شاخ ینی ئەوە بووە پێشتریش ئەو شاخە هەمووی باخی هەنجیر و هەنار و گوێز و ئێستش داربەڕوشت و هەنجیر ماوە هەمویان ئەڕۆن لای ئەو مەزارات سەیرانەکەن بۆ ئەو شوێنە خۆشانە هەر مالێک پێ بکرێ سەربرەکە کوژێ دوێنێ من بەرخەکم کوشتووە بۆ خێری سەری ساڵ ینی بۆ ئەوە ئەو خێرە هەمویان چۆپی و شمشاڵ و زەماوەند و خۆشی و نازانبەرگی ڕەنگا و ڕنگ لە لای ترەوە ژنانی بەتەمەن زیاتر ئەوانەی کە تازە مردووە هەمویان ئەڕۆن سەر گۆڕستانەکان خواردن ئەبەن هێلکەکانی ڕەنگا و ڕەنگ ئەبەن با بڵێن پراخ و خواردنی ماڵۆوانە بن لە نێو خۆیانە تەوزیع ئەکەن و ئەدەن بە خەڵکانی تریش بە جنابتان وت حتا من ڕوومالات بەرخەکان ئەدەن بەر ماکی خۆیان ئەمڕۆ بە حساب ڕۆژی جێژنە فریەس سانسۆرێکی لێ نییە ئەو خۆشی و ئاهەنگەکانی کە ئەکرێش
ئەوە دلیلێکی تێکەلبوونی کۆمەڵایەتیە دلیلێکی بەس چییە وەکو بە شێوازێکی عین وەکو نەورۆزی خۆمانیانی نەورۆزی ئێرە بەبێ مشکلە و بەبێ هەر تشتێک بەس بۆ خۆشی بۆ لە سروشتە لە ڕووی سروشتەوە ئەو شاخی شنگال حتا لە عهدی ڕۆمانیش نازانم هەتا چەند جنابتان معلومات لەسەر شاخی شنگال هەیە شاخەکە درێژایەکەی بەداخەوە لە کوردستان دابڕاوە ئەو ماڵوێرانبووری ئێمە لەوە بوو تقریبا 180 کیلومتر لە نێو بێخێر و شاخی شنگالە نێومانە ئەو شاخە تقریبا دەوری 72 کیلومتر درێژاییە پانی و بەرزایی جیاوازە لە 40 کیلومتر بۆ 30 کیلومتر سەری شاخەکە تەختە لە سەری شاخەکە کە هەنیایەکی زۆر گەورەیە پیرەخای زۆر مقدسە هەمووی مەزارعی توتون و هەنجیر و ئەوانن ئەو شاخە لە عهدی ڕۆمانی خانێکمان هەیە پێشتر یانە و خاد وەکو مەخزەنێکی گەورە لە لای مەعمەلی چمەنتۆیە بەپێ قسەی تاریخیش بێ و ئەو پیاوە کۆنانە ئەو خانە پڕ ئەبوو لە ضەریبە یعنی لە چۆن ئەلێن ئێمە چی بە کوردی ضەریبە لە بیرم چۆیە ئەو ڕسوماتی کە لە شتوەرەگیری بازدانە ئەوە پڕ ئەبوو لە ضەریبەی هەنجیر و باخ و باخاتی سەر ئەو شاخە یەک بۆستیش شوێنی دارێکیش نەبوو ئەگەر دارێکی مێو یان دارێکی هەنجیر یان دار بەرۆکی تێنەبێ و هەمووش دەیمی بوو لێن ئەو شاخە تۆزێک ئاوی کەمە ئاوەکان لە پەنای شاخن زیاتر حتا لە عهدی ڕۆمانی سەر ئەو شاخە هەموو شوێنی دێی کۆنەکانە بە بەردیان دروست کردووە شوێنی ئاویش لە بەردیان نازانم ئەو کاتە چی علمیان هەبوو ئەو بەردە قایمە هەروەکو بیرێکی خۆمان چۆن بەدەست لێ ئەدی ئاوی ئیزستانە خەزنیان ئەکرد هەتا هاوینە استیفادەی لێ بکەن لە سروشتە ینی هەر مالێکیش طبعا کە کردیان بە مجەماعاتی قەسری دووریان خست لە شاخەکە تقریبا 20 کیلومتر 2 ساڵ تێنەچۆ ئەگەر ڕۆشتبای بۆ کۆمەڵگەکانی ئێزدیەکان هەموو ماڵک حوشەکەی پڕ بوو لە داری زەیتون و هەنجیر و نازانم چی ئەوەی عەرەبەکانی لە تەنیشتمان کە خۆیان سوڵتە بوون دوو داریان نەبوو ینی لە حوشەکەی بە تەبیعەت زۆر حەسیان لە سروشتە زۆر حەسیان لە سەوزاییە زۆر حەسیان لە شتانەیە بەڵام بەداخەوە جنابەت دەزانیان بارودۆخی ئێستا تۆزێک تاثیری لەسەر هەموو شتێکی کردووە یەخوا لەمە بەدوای شەڵڵا ئەو ناوچەیەوە ئەو خەڵکە ڕووی ئارامی ببینێ جا حاکم قاسم ئێوە بەڕێزت باست کردوتت هێلکە واتایەکی زۆر تایبەتی هەیە لەلاتان و ئەسڵەن بە نیشانەیەک بۆ دروستبوونی زەوی و خوڵقاندنی مرۆڤ دایانێت لەگەڵ ئەوەیە ئێوە دێن ئەم هێلکەیە بۆ نمونە ئەو ڕۆژەی کە ڕۆژی جەژنە توێکڵەکەی ئەکەن بەسەر زەوی و زارە بۆی کە بەرەکەتی پێوە وایە پێم وابێ ئەیەن لەسەر دەرگای ماڵەکەش لەگەڵ گوڵە سوورەکەیە هەر بۆ نیشانەی خێر و بەرەکەت ئەمە حتا ئەگەر جنابت بێ ڕەنگە جنابتان هەمووتان لە ماڵ گول و تشت و ترتیباتان هەیە و باخ و هێن حتا ئەگەر بێ لە ڕووی علمیەوە بزانە بە ئەو کاتە ڕاستە پێش میلاد بە هەزارها ساڵ بووە لە عەدی بابلی و سۆمەری و ئەوانە حتا ئەو تۆکە لە جنابەت هەگەر بێ لە ڕووی علمیەوە فەحس بکەی نسبەیەکی زۆر گەورەی کالسیۆمی تێە ینی خۆی لە خۆی سەما دەکا ئەمە لە اعتقادی ئێزدیەکان کاسەری ساڵ ئێستا باخێکی بچووکم هەیە ئەگەر لێرە نەجات بووم و با بڵێن میوانەکان تەواو بوون ئەڕۆم تۆکەلەکەی لەوە تەوزیعەکەمەوە خۆم لەوێ اعتقاد ئەوەیە کە ئەمە بەرەکەتی ساڵە و خسوبەیە خسوبەی ئەڕدا باشە زۆر جارێمە لەگەڵەوەی کە ئەڵین خوشک و برایزیتەکانمان بەشێکی ئێمەن وای لە ئێمەش جیاواز نین هەمیشە ئێمە بەیەکەوە جوانین و هەمیشە بەیەکەوەشین تا چەند کاک حاکمەوەی چەند ساڵێکە تۆ بەدیت کردووە کە
ئێمە توانی بێتمان لەگەڵ ئێوە لەگەڵ ئێمەش کۆمەڵ جەژنی تایبەتی خۆمانەیە بتوانین ئەم پێکەوە ژیانە دروست بکەین یعنی ئێمەش ئەمڕۆ جەژنێکی ئێوەیە بتوانین لەگەڵ ئێوە تێکەڵ بین خۆشیەکان لەگەڵ ئێوە بین ئێوە بۆ خۆتان ئەڕۆنە دەرەوە خواردن دروستەکەن و جلوبەرجی تایبەت و ئێمەش جەژنەکانمان چونکە ئەم جۆرە تێکەڵ بوونە ئەتوانین پێکەوە ژیانێکی جوان دروست بکەین من پێم خۆش لەسەر ئەم بابەتە ئێمە ئەوە تقریباً لە 2014ەوە ئێمە مەجموعەکەی بچووکی خۆبەخشین ینی چەند کەسەکین بەبێ ڕسمیات و ئەوانە گروپێکی پێکەوە ژیانمان هەیە دووسێ مەلەی بەڕێزی موسڵمانی تێە برا مەسیحیەکانی تێن زەردەشتیەکان برا خوشکورای خۆمانی زەردەشتی تێن حتا هەر ئاینێکی هەبێ بەهایەکان ئێمە ناو ئێکترە بینین گروپەکمان هەیە بەس شتەکانی خێر یعنی شتەکانی خێر بێ دوور بێ لە شەڕ جێگە لەوەش مەسئلەی پێکەوە ژیان بەڕای من لەو گروپە زۆر جار بەحسم کردووە و لە کۆنفرانسەکانی زۆر بەحسم کردووە ئەبێ ئێمە پێکەوە ژیان نەک لە مقابلەیەکی حاکم قاسم دەست پێ بکەین ئەلێ ئێمە لە منهەجی دیراست دەست پێ بکەین لێن مناڵ جناب دەزانێ قماشێکی نەدرواوە مناڵ تو ئەتوێنی بێنی سەرڕێچکەیەکی پێکەوە ژیان ئێستا من خۆم ئەتوانم وابزانم واش تربیەتم کردوون جوان لەلاتان بوون ماوەیەک من خۆم پیانم وتووە و پیانش ئەلێم ئینسانیەت فەرقی نییە ڕاست فەرق ئینسانیەت نییە ئێمە ئەم ئاینانە ڕەنگە ئەو کاتی خۆی حزب و ئەم تەنظیماتانە نەبوون ئاین تەنظیمکردنی بەشەریە بوو بۆ خێر نەک بۆ شەڕ ئێمە شەرەفێکی گەورەیە بۆ ئێمە کە ئێمە بەشێکی ڕەسەن بین لە قەومێکی ڕەسەن یعنی کەماوین لەسەر ئەم دابوونەریتە بە 72 فەرمان ینی تمەسکمان کردووە نازانمە تا چەند ئەتوێنین مقاومە بکەین مالتان ئاوا بێ لە مؤتەمەری هەنۆڤەریش ئەم ساڵە لە ئەلمانیا مؤتەمەرێکی یێزدیە بوو حیوار لێزیدی قسەمە بوو ڤیدیۆش هەیە لە ئینتەرنێتە گەر جنابتان بتوانن دەرین بەس ببادینانیە من ئێستش ڕەنگە ڕەخلە لێم بگرێ بلێ بۆ بە سۆرانی قسە ئەەکەی لە شوێنانی تر بەڵام بۆ خەڵکی سلێمانی بەڕێز هەتا تێ بگەن من بە سۆرانی قسەکەم و لە من ئامادە بووم بە بەهدینانی قسە بکەم زیاتر ئێمە من لەو مؤتەمەرشم وتومە کاکە ئێمە ڕەنگە لە تەسەڕوفاتی بەعەدە حزاب لە کۆمەڵێک تشتا گەنجی تووڕەمان هەبێ جاری وا هەیە لە ڕووی نەتەویەوە قسەی ئەملا و ئەملا بەڵام من خۆم و نەسیحەتی خۆم و لەو مؤتەمەرش بەحسم کرد کورد لە کاتی ئیبادەی ئێزدیەکان لە 2014 من ستافەکەی من لە مەحکەمە هەموو بەیانیەک گریانیانە کرد وەکو خوشک و برای خۆیان لەوێ بەنیانی ئەو حاکمانە هەموو بەیانیەک هاتن لای من لەگەڵ ڕئیس مەحکەمەیە پرسیاری شنگالیانە کرد دەرگای مزگەوتەکان بۆ ئێزدیەکان کرد جلو فەرشەکانی ناو مزگەوتدان ئاوارەکان کورد هەبوویە لێرە و لە زاخۆ و لە هەتا منطقەی کوردستان بڕۆیی 700 ئاوارە بەخێوی کردووە ماوەیەکی معەیەن ئەمە هەمووی ئەوەیە پێکەوە ژیانە ئەمە هەموو ئەوەیە کە کورد هەمووی یەک دەستە و یەک دلە هەر ئەمەی ئەخیر ئەوەی کەزیە ئەو کچە خۆ هەموو کوردی دنیا هەڵەسان سەرپەی خۆیان پێم خۆشە دائیمەن کوردووە لە ناو خۆی گرتووە ئێمە شەرەفێکی گەورەیە لە لای ئێمە کە جنابتان بیر لە ئێمە بکەن بوونەکانی ئێمە بوونەکانی خۆتانە بەشێکی ڕەسەنی خۆتانی ونی زوڵم لێکراوە کە لە بیرتان نەچێ مالتان 1000 جار ئاوا بێت کایە ئەرکی خۆمانە بە شانازی و ئێمە باشی خۆمانی زانی دووبارە پیرۆزبای لە بەڕێزت ئەکەین ئەم جەژنە لە هەموو برا خوشکە ئێزدیەکانمان ئیشەڵڵا دوا کارەسات و دوا شەڕ و دوا نەهامەتی و دوا ناخۆشی هەمووی با بڵێن بە ئەم زستانەوە ڕۆشت بێت و لەمە بە دوا ڕووی ئارامی ڕووبکاتە ناوچەکە لە کەشێکی زۆر بۆ هەموو خەڵکی دنیا ئینشاءالله مایەی خێر بێ بۆ ملەتەکەی خۆمانی ظلم لێکرا و کورد بەعام و بۆ هەموو ئینسانێکی خێرخواز لە
جیهانە ئێمە لە دوعاکانی خۆمان کە پەروەستەی خوا ئەبین ئەلێن خوایە تو هەموو عالم بپارێزی و منیش لەگەڵ یانی ئەمە ئەو مەبدەمان هەیە. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت زۆر خۆشحاڵ بوویت. زۆر سپاس.